بەناوی خوای بەخشندەی میهرەبان، بینەرانی عەزیز و خۆشەویست، سڵاوی خوای گەورەتان لێبێ. سوپاس و ستایشێکی نەبڕاوە بۆ خوای بەدیهێنەرمان دەرەبڕین. درود و سڵاوات و میهرەبانی خوا خوازین بۆ گیانی پاکی پێغەمبەری پێشەوامان صلی الله علیه وسلم کە لە شەوە زەنگی تاریکی و نەفامی و دواکەوتوی و ستەمدا چرای خۆشبەختی و ڕێڕۆشنکردنەوەی بۆ مرۆڤەکان هەڵکرد و خۆی بوویە دڵسۆزێک بۆ ڕێڕۆشنکردنەوەی ڕێگەی پڕ لە دڕکوداڵی ئێمە. خوای گەورە بەقەد ئەندازەی تەواوی بوونەوەر مرۆڤەکان تەنانەت لمی بیابان و کەفی دەریاش درود و سڵاوات و میهرەبانی خۆی لەم ڕۆژە پیرۆزەی هەینیدا بڕژێنێ بەسەر گیانە پاک و پیرۆزەکەی پێغەمبەری پێشەوامان صلی الله علیه وسلم. ئەمڕۆ سبەینێ بە پێی فەرمودەکانی پێغەمبەری پێشەوامان صلی الله علیه وسلم دەگوتێت تاسوعا و عاشورایام نۆ و دەی مانگی محەڕەم کە ڕۆژوگرتن تێیدا فەزڵ و بەرەکەتێکی زۆری هەیە. من باز لە فەرمودە و لە فەزڵ و لە پێگەی ئەم ڕۆژوگرتنەی ئەم دوو ڕۆژە ناکەم، بەجێی دەهێڵم بۆ میوانەکەم، بەڵام بێگومان خۆشەویستان کە خوای گەورە ئەوەندە بە ڕوحم و بە بەزەیە یا ئەوەندە بە بیانووە کە لێمان خۆش بێ و دەرگای چاکە و نیعمەتەکانی خۆیمان لێ بکاتەوە، بە درێژایی ساڵ کۆمەڵێ وێستگەی زۆر زۆر گرنگی بۆ ئێمە داناوە تا ئێمە لەگەڵ خۆیان ئاشت بکاتەوە، تا ئێمە پێش بڕکێ و بازرگانیەک بۆ بەدەزێنانی پاداشتە نەبراوەکەی قیامەت بکەین و ئەنجام بدەین. لەم ئەڵقەی بەرنامەکەمدا قسە لەسەر فەزڵ و پاداشت و گەورەی ڕۆژوگرتنی تاسوعا و عاشوراکەین، یام ئەوەی کە پێی دەگوترێ ڕۆژی محەڕەم. لەگەڵ میوانەکەم زۆر بەڕێز دکتۆر شاخەوان سیا مەنسووری، دکتۆرا لە زانستەکانی فەرموودە. دکتۆریان زۆر زۆر سپاس دەکەم. زۆر سپاس دکتۆر. لە پێشەکەشە ئاماژەیەکم پێ کرد، خوای گەورە جەلە جەلالوه لە ساڵدا بۆ نمونە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە باز لە ڕۆژووی عەرەفەی مانگی زیلحیجە دەکا دەفەرمێ گوناهی ساڵێ لەوە پێش ساڵێ لەوە دوعانی کۆمەڵێ وێزگەی زۆر گرنگ هەن بۆ بەخۆداچوونەوە و ئاشت بوونەوە لەگەڵ خوایە. بۆچی خوای گەورە هێندە بە سۆز و بە میهرە کە ینی بەدەر لە فەرز و لەو شتانێک کە پێویستە لەسەر بەندە کۆمەڵێشتی تریداناوە تەنها بۆ ئەوەی مرۆڤ خەرمانێکی زۆرتر لە عیبادەت و پەرستشەکان کۆ بکاتەوە. بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على خير خلق الله محمد وآله ومن والاه. خواهی پەروەردگار ڕۆژووی ئەمڕۆ سبێنیش لە هەموو لایە قبوڵ بکات ئینشاء الله. دیارە سروشتی ئینسان وایە کە تاوانەکات، گوناهەکات. هەر تاوان و گوناهێکیش پێویستی بە لێبوردن و کردەوەی چاکە و ئەتبیع السەیئەتە الحەسەنەتە تەمحوها، کردەوەیکی چاک بکەی بۆی ئەو گوناه و تاوانت لەسەر کەڵەکە نەبێت. خوای پەروەردگار بۆ ئەومە بەستە چونکە ئینسان بەردەوام لە تاواندایە دوو جۆر عیبادەتی بۆ داناوە. عیبادەتێکی بۆ داناوە کە عیبادەتێکی ئیختیاریە. ئەم عیبادەتە ئیختیاریە نوێژە، ڕۆژووە، زەکاتە، حەجە، بۆی پاکی کاتوە لە تاوان. ئەم عیبادەتی ئیختیاریە بە دەستی خۆمانە. یەکێک لەو شتانێک کە لە عیبادەتی ئیختیاریدایە ئەم ڕۆژە گرنگانێک کە خوای پەروەردگار دایناوە، مەسەلەن ڕۆژەکانی ذیلحیجە، ئەو دوو ڕۆژەی مانگی محەڕەمی پیرۆز، شەشەڵان، مانگی ڕەمەزان، ئەمانەی داناوە بە فەرز و سونەتەوە، دووشەمان و پێنجشەمان، نوێژە جەماعەتەکان، جومعەکان، بۆی ئینسان تاوانی پێوە نەمێنێ. ئەمە عیبادەتێکی ئیختیاریە. عیبادەتێکی تری داناوە هەر بۆ هەڵوەرینی گوناحی ئینسان، جاری وای ئینسان لە عیبادەتی ئیختیاریدا زۆر سەرکەوتوو نابێ. عیبادەتێکی ئیجباری بۆ داناوە خوای پەروەردگار کە ئازارە، نەخۆشکەوتنە، خەم و خەفەتە. ئەم عیبادەتە ئیجباری هەر عیبادەتە میش، یعنی نەخۆشکەوتن چۆن نوێژ تاوان ئەسڕێتەوە، نەخۆشیش بە هەمان شێوە، دڕکێکە چێ بە پێی ئینسانێکا بە هەمان شێوە، بەڵام ئەمیان عیبادەتێکی ئیجباریە، ئەمان عیبادەتێکی ئیختیاریە. ئێستا ئێمە لە بابەتێکین کە عیبادەتێکی ئیختیاریە کە ئەم تاسوعا و عاشوڕایە. خوای پەروەردگار جەلە جەلالوه ئەیەوێت ئەم ئینسانە کاتێکە گەشتەوە لای خۆی بە پاکی بگاتەوە لای خۆی. یعنی خوای پەروەردگار
ئەگەر تەماشا ئاەتەکانی قورئان بکەین تەماشای فەرموودەشینەکانی پێغەمبەری خوا بکەین صلی الله عليه وسلم ئەومان بۆ ڕوو نەبێتەوە ڕەحم و بەزەی خوای پەروەردگار چەند گەورەیە ئەوێ هەر لەم ئینسانە خۆش بێت یعنی کۆمەڵە دەریای زۆری داناوە بۆ ئینسان لی پاک بێتەوە ئەگەر لەم دەریایان خۆت پێ ناشۆردرێ لە دەریایکی ترن لەویان نا لەمی تریان ئەم ڕۆژووی عاشوڕایش یەکێکە لەو دەریایەن یەکێکە لەو چۆنەڵی لەو حەمامانەی کە ئینسان خۆی تێدا پاکە کاتەوە بۆی کە گەشتە لای خوای پەروەردگار بە پاکترین شێوە بە جوانترین شێوە بگاتە لای خوای پەروەردگار و تاوانی پێوە نەمێنێت. زۆر باشە دکتۆر خەڵکێک لەوە چه هەندێکشی بە من بەست بێ پێیان وایە ئەم ڕۆژووی نۆدەی تاسوعا و عاشورایان مانگی محەڕەم پەیوەندی بە ڕووداوێکی تراژیدی نێو مێژووی ئیسلامیەوە هەیە بەڵام ئەگونجێمە وەکوڵی هەر لە دەواازەی باسەکەمانەوە بەرچاوڕوونیەک بێت کە ئەمە لەوە چێت جۆرێک بێت لە ڕووداوێکی نێو بیر و باوەڕی مسلمانان زاڵبوونی یەکێ لە پێغەمبەرانی خوا بەسەر یەکێ لە ستەمکار و دژمنەکانی خوایە. من پێم خۆشە سەرنجی جەنابەت بزانم ئایا ئەمە هیچ پەیوەندیەکی بە مێژووە تراژیدیاکەی نێو ئیسلام و دوای سەدەی هاوڵان هەیە یان نە؟ طبعا ئەگەر تەماشای ڕۆژی تاسوعا و عاشوڕا بکەین طبعا تاسوعا ینی نۆی محەڕەم عاشوڕا ینی دەی محەڕەم کە ئەم مانگەی تاسوعا و عاشوڕا بە عەرەبی پێوترێ ئەمە پەیوەندی بە ڕووداوی مێژوویەوە هەیە طبعا پەیوەندی بە ڕووداوی مێژووە هەیە دوو چیرۆکی زۆر گرنگمان هەیە کە باس و خواست لەم بابەتە ئەکات کە بیلفعلەمە مێژوویەکی هەیە یعنی ئەگەر مێژووی نەبێت خەڵکی بە ڕۆژوو نەبوون لە پێشاتنی پێغەمبەردا صلی الله عليه وسلم یعنی تەنانەت بۆ زانینت قوڕیش بە ڕۆژوو بوون لە ڕۆژی عاشوڕایە قوڕیش و لە ڕۆژی عاشوڕادا بەرگی کەعبەیان گۆڕیوە لە ڕۆژی عاشوڕادا لەو کاتەوە کە ئەسعەدی حیمیەری بڕیاریدا هەموو ساڵێ بەرگی کەعبە بگۆڕێ لە ڕۆژی عاشوڕادا گۆڕیوانە ینی هەموو ساڵێ ئەم ڕۆژیان بە گەورە داناوە بە ڕۆژوو بوونەتیایە چیرۆکی ئەمیان کە پێش هاتنی ئیسلامە ئەگەڕێتەوە بۆی کە خوای پەروەردگار جەلە جەلال و کاتێک کە پێغەمبەرێک ئەنێرەیە بۆی سەر ئەرز ئیسلاحکە بۆی سەر ئەز بەرەو چاکەکاری بەرێ یەکێک لەو زاڵمانەی سەردەمی خۆی نایەوێت چونکە ئازارێ کورسیەکەوێتە لەخەوە چونکە ئەزانێکە وردە وردە خەڵکی ژیرە بێتەوە خەڵکی کە ژیر بوویەوە عیبادەتی خەڵک ناکە عیبادەتی خوای پەروەردگارەکە بۆیە لەم کاتەدا کە پێغەمبەر موسا خەڵکی بانگەکە بۆی خوای پەروەردگار بپەرستن لە غەیری خوای پەروەردگار نەترسن فیرعونی لێ زیندووە بێتەوە لە ماڵی فیرعونیشدایە ئەم کێشەیە وردە وردە دەست پێیەکە لە سەردەمی پێغەمبەر موساوە وردە وردە دەست پێەکە تا ئاگاتەوەی کە فیرعون بڕیاری ناوبردنی پێغەمبەر موسا دات کاتێک کە بڕیاری لە ناوبردنی پێغەمبەر موسادا یعنی زۆر عەجیبە ئەوێ ئەڵێ ئەمەوێ ڕزگاردان کەم لە موسا یعنی کە پێغەمبەر موسا بەرنامەیەکی خوای هێناوە بەرحاڵ کاتێک کە پێغەمبەر موسا دەرەکرێ وردە وردە وڵات جێ ئێڵێت ئەڕوات ئەگاتە ئاوەکە و بە فەرمانی خوای پەروەردگار لە ئاوەکە ئادات ئاوەکە شەق بێت و پێغەمبەر موسا ئەیوە نەجاتی بێ لەگەڵ بەنی ئیسرائیلدا بڕوا فیرعون هەر بە دوایە ڕۆ دوای غەرق بن ئەمە لە حەدیثی صحیحی پێغەمبەر داهاتوە صلی الله عليه و آله وسلم کە لەو ڕۆژەدا خوای پەروەردگار پێغەمبەر موسای تێدا نەجات داوە و هەر لە بەسەنەدی صحیحیش بۆمان هاتووە هەر لەو ڕۆژەدا خوای پەروەردگار لە ڕۆژی عاشوڕادا سەفینەی کەشتەکەی پێغەمبەر نوح کاتێکە باوکی بەشەریەتە دووەم باوکە لەنگەری گردووە لە کێوی جوودی لە ڕۆژی عاشوڕادا لەنگەری کردو ئیدەنەوە پەیوەندی بە مێژوویەکەوەکە پێشهاتنی پێغەمبەر صلی الله عليه وسلم و مێژوویەکی تریش کە هاتنی پێغەمبەری خۆی صلی الله عليه وسلم کاتێک کە پێغەمبەری خۆ هیجرەت دەکات لە شاری مەکە و بۆ شاری مەدینە دیارە ساڵی یەکەم کە پێغەمبەری خوا چووە عاشوڕا تەواو بووە ینی محەڕەم تەواو بووە چونکە بە پێیەوەی کە ئەڵم پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ڕەبیع الأول گەشتووەتە مەدینە بەڵێ تەواو بووە یعنی بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەو ساڵە کە لەوێ ئەبێت لە ساڵی دووەمی کۆچیدا یەهودیەکانە بینێ بە ڕۆژوە بن تەنانەت لە هەندی ڕیوایەت هاتووە نەساڕایش ئەبینێ بە ڕۆژوە بن ینی مێژوویە ئیدەن
ئەنی پێشاتنی پێغەمبەر صلی الله عليه وسلم پرسیارەکە بۆ بە ڕۆژۆ بن و وتیانە بۆ بە ڕۆژۆ بن یان بە جەژنیان گێڕاوە یەهود وەکو جەژن تەماشایان کردووە. ئیدەن ئەمە دوو چیرۆکە هەردووکی حەقیقەتی هەیە لە حەدیث صحیح بۆ مەناتووە کە پەیوەندی بە ڕۆژی عاشوڕاوە. بەڵام ڕۆژی عاشوڕا ئەوەی کە پێمان وابێت پەیوەندی بە چیرۆکی شەهیدبوونی ئیمامی حوسەینەوەیە لە ئەرزی کەربەلا و لە دەشتی کەربەلایە هیچ پەیوەندێکی بەوە نییە. بەڵام خەدەری خوای پەروەردگار کاتێککە ئیمامی حوسەین لە دوای ئەو کێشە و نەکبەتەی کە ڕوو لە شاری مەدینەی پێغەمبەرەکە صلی الله عليه وسلم مەدینە جێڵە چێ بۆ مەکە، دوایی لە مەکە لە ڕۆژی یەوم تەرویە ڕۆژێ پێش جەژن ئیمامی حوسەین مەکە جێڵێ دێ بەرەو عێراق، چونکە کۆمەڵی ئیمزای بۆ هاتووە لە خەڵکی کوفەوە کە کاکە وەرە پشتیوانی دەکەین ئێمە ئیمزاکانی هەرهەمووی پێەیە، ناویسیانی خەڵکی پێەیە، دێ بەرەو عێراق بەرەو کوفە، دوایی لەگەڵ ئیبن زیادە تووشی کێشەیەکە بێ هۆکاری شەهیدبوونەکەشی ئیبن زیادە لەگەڵ خۆی و کۆمەڵی خەڵکە لەگەڵیا بۆ زیاتر لە 7 نەفەر بوونە. قەدەری خوای پەروەردگار ئەم ڕووداوەش لە عاشوڕادا بووە. ڕاستە ئەم ڕووداوە لە عاشوڕادا بوو، چونکە لە ڕۆژی یەوم تەرویە ینی ڕۆژە پێش حەج ئیمامی حوسەین لە مەکە دەرەچێت کە ئەگاتە کوفە ئەبێتە ڕۆژی عاشوڕانی چەند ڕۆژێکیان فەرقە لە دەشتی کەربەلایە کە دیارە غەدر لە باوشی کراوە غەدر لە خۆشی کراوە ئیمامی حوسەین لێوێدا بە جێشێکی زۆر ئیملاقەوە زیاد لە 5,000 جێشەوە دەوری ئەدرێ و لە دوای ئەوەی کە ئیمامی حوسەین ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ کۆمەڵێ نامە گۆڕینەوە لە نێوان ئەو کەسەی کە ئیبن زیاد بۆیە نێرێ ئەگەنا ئەو نەتیجەی کە ئیمامی حوسەینە فەرمێ من ئەمە ئیمزای خەڵکە نایەمە ئێرەوە، بەڵام ڕێگان بدەن من خۆم ئەچم بۆ لای خەلیفەی موسڵمانان لەوێ خۆم بەیعەتی پێدەم. بەڵام دوای ئەوە نایەڵن ئەوەش بکات، پیان وایەڵە نەبێ بێتە لای ئیبن زیاد، لێرە بمێنێتەوە ئیبن زیاد پێ بڵێ کە بۆ کێڕە ئەڵێ لێ ئەم گەڕێن با بچم بۆ شوێنێکی تری ئەم وڵاتانە بۆ خۆم لێ عیلم بڵاوەکەم و هەر نایەڵن قەدری خۆی پەروەردگار لەوێ شەهیدە بێ بە زوڵم شەهیدیەکەن و قاتیلی ئەو کەسەشی کە ئیمامی حوسەینی شەهید کردو موسڵمان نەبووە، هیچ پەیوەندی بە ئیسلام و بە موسڵمانانەوە نییە. قەدری خۆی پەروەردگار لەو ڕۆژەیە شەهید بووە. ئەم چیرۆکی دۆمی ئیمامی حوسەینە کە ئەمڕۆ لەگەڵ عاشوڕادا ڕەبتێکن هیچ پەیوەندی بە هەڵسانەوە و دروستبوونی ئەم عاشوڕایەوە نییە. ڕاستە یعنی ئەمە ڕووداوێکی مێژوویە، ئەمە ئیمامی حوسەین بابەتێکی ترە هەموو هاوڵانی پێغەمبەر صلی الله عليه وسلم بە ڕۆژوو بوون لەسەر دەمی پێغەمبەری خوادا صلی الله عليه وسلم، وەکو جابری کوڕی سەمورا ئەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمانی پێکردین ڕۆژی عاشوڕا دەی محەڕەم بە ڕۆژوو بین، بەڵام کاتێک کە وەکو لە صحیحای مسلم داهاتووە کاتێک ڕۆژووی ڕەمەزان فەرز کرا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی کێ حەزیلێتی بە ڕۆژوو بێ کێ حەزیلێنێ بە ڕۆژوو نەبێ، چونکە پێش ئەو لە جاتی ڕەمەزان ئەیان گرت. بەڵام کە ڕەمەزان فەرز بوو ئەمە وەکو سونەتێک مایەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هاوڵانی سەر پشت کرد، هاوڵانی تێدا بە ڕۆژوو. جناب دکتۆر جنابت فەرموود کە ئەو ساڵێک کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم تەشریفە باتە مەدینە و کۆڵی محەڕەم تەواو بووە، ساڵی دووەم کە بینە جوولەکەکان بە ڕۆژووە بن پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمانەکە کە مسلمانانیش بە ڕۆژوو وەکو بەرز ڕاگررتنی ئەم بەخشەی خوا بەرامبەر بە موسا و شوێن کەوتوانی. فەرمودەیەکی زۆر باومان هەیە کە دەفەرمێ ئەگەر ساڵێکی تر مام و نەمردم ئەوە نۆشی بە ڕۆژۆمی وەکو مخالفەی یەهود و نەسارا. بەڵام ئەوە بوو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ساڵی داهاتوو کۆچی دوایی کرد کەواتە ئەم ڕەزامەندیەی لەسەر نوێی محەڕەمیش بۆ ئێمە بۆتە سنەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. بەڵام خەڵکێک لەوە چێک گومان بکە یان زۆر جار لە تۆڕە کۆمەڵایەتیەکان ئەبیستین و ئەیخوێنینەوە کە پێغەمبەرێک صلی الله عليه وسلم ئاگای لە ورد و درشتی دەوڵەتی مەدینە هەبووە چۆن نەیزانیوە کە لە ساڵی نوێی کۆچی ئازانیوێتی پرسیوەتی ئەمە جوولەکەکان بۆ بە ڕۆژووە من ئەوان جوتیان لە بەشتێکیەوە فەرمووی من ئەحەقتر و ئەولاترم بە موسا تا ئەوان، بۆیە ساڵێکی ترەگە مام مخالفەی ئەوان نۆش بە ڕۆژوەم. وەڵامی ئەم جۆرە لە قسە و دوو دڵی و گومانە دروستکردنە چۆنە درێتەوە. پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم کاتێک ئاگاتە شاری مەدینە ئەرزم کردی محەڕەم تەواو بوو، دوای ئەوە تا ساڵی داهاتوو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هێشتا ڕەمەزان فەرز نەکراوە، لەگەڵ هاوڵانی بەڕێزدا بە ڕۆژوو بوونە لە عاشوڕادا بە ڕۆژوو بوونە پێغەمبەری خوا هەر ئەو ساڵە کە ساڵی دووەمە یەهودیەکانە بینێ بە ڕۆژووە بێ فەرمێن بۆ بە ڕۆژووە بن، وەکو لە حەدیث صحیح هاتووە ئەوتیانەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەوان پێیان وایە کە خوای پەروەردگار لەو ڕۆژەدا
پیاغمبەر موسای نەجات داوە فەرمووی نەحن ئەحەق بموسى منكم یان منهم ئێمە حەقترین و برامانە یعنی ئێمە حەقترە کە دڵمان بەو ئازادی پێغەمبەر موسا خۆش بێ کە نەجاتی بووە ئەم فەرموودەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە پێغەمبەری خوا وای بە یەهودیەکان وتووە جاگەر یەهودیەکانی بەنو نەظیر بوو بێ یان بەینی قەینوقا بوو بێ یان بەنو قوڕەیظە بوو بێ کە ئەو 34 عەشرەتە لە شاری مەکە مەدینەدا نیشتەجێ بوونە یەهودی نیشتەجێ بوو لەگەڵ عەرەبەکە 2 عەشرەت بوونە ئەوس و خەزرەج بوونە پێغەمبەری خوا ئەو یەکێک لەوانی بینەوە بە ڕۆژوو بوونە ئاوای فەرمووە ئەم حدیثی پێغەمبەری خوا ئەم ڕووداوی پێغەمبەری خوا لەگەڵ شتێکی ترا تێکەڵ کراوە کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەم چەند ساڵەیە یەهودیەکانی بینیەوە بە ڕۆژوو بوونە بەڵام ئەمری بە مخالەفەکە لە ساڵە پێش مردنیا بووە یعنی دوو بابەتی لێک جیایە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەوە نەبووە کە نەزانە یەهودیەکان بە ڕۆژوو ئەبن حتا وەکو ساڵی پێش وەفاتی شتی وان نەبووە پێغەمبەری خوا هەر ساڵی دووەم کە بە ڕۆژوو بوو نەزانێت ئەوان بە ڕۆژوو بن پرسیاری کردووە بەڵام مخالەفەی یەهود فەرمووی ئێوە خالف اليهود لە حەدیثات وصوم التاسع والعاشر یان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی لئن بقيت إلى قابل لأصومن التاسع ئەگەر ساڵێکی ترمام ئەوە من نوێژ بە ڕۆژوە بم مخالەفە لليهود وەکو مخالەفە یەهود بۆی ئەوان نەڵێن ئەمە دینی ئێمە و ئەمانش بەگوێ ئێماکەن و بە ڕۆژوە بن وەکو مخالەفە ئیدەن چیرۆکی ئەوەی کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هاوڵان پێیان فەرمووە کە ئەم بە ڕۆژوە بن لەبەر ئەوە و چیرۆکی ئەوەی باسی ئەوەی کە پێغەمبەری خوا فەرموویەتی ئەگەر ساڵێکی ترمام نوێژ بە ڕۆژوو ئەمە دووشتی لە یەک جیایە مخالەفەی یەهود لە کۆتاییدا بووە ئەم بابەتێکی ترە هەندێک جارم دووشتە تێکەڵاکرێ کە ڕەبتیان بە یەکەوە نییە بەڕاستی ئیدەن پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەوەی فەرمانی بە هاوڵان کردووە ساڵە پێش مردنی بۆ فەرموویەتی مخالەفەی یەهود بکەرێەوە ئەگونجێ ئیدعا و بانگە شۆیان بوونە جەنگی دەرونی یەهودیەکانیش لەو ساڵا بوو بێ وتبێتیان محەممەد و هاوڵانی صلی الله عليه وسلم خۆیان خاوەنی پەیام و ڕێبازێک بەڵام لەسەر ڕووداوێکی ئێمەیان بوونە هەروە هاوشێوەی ئێمە شتێکەکان گوجە بوونە شتێکی لەم بارە هەبێ بکە بە ئێمە نەگەشت بێ وەکو چۆن مەسەلەن پێغەمبەری خوا چەندین ساڵ نوێژی کرد معەزەب بوو کە ڕۆیە کردە بەیت المەقدیس ڕاستە بەڵام کە زۆریان بۆ هێنا فولي وجهك قبلة ترضاها کەواتە لەوەشە جەنگێکی دەرونی بوو جەنگێکی دەرونی هەر بووە طبعاً لە نێوان یەهودیەکانە پێغەمبەریان ئازار داوە زێتیان داوە کە ئەمە ڕۆژی ئێمە ئێمانیش بە ڕۆژۆ بن تێیدا پێغەمبەری خوا فەرمووی مخالەفەی ئەوان بکەن ڕۆژی نوێژ بە ڕۆژوو بن چونکە پرسیارن دوایە و پرسیارن لە پێغەمبەری خوا کرد صلی الله عليه وسلم ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەمە لە صحیحی ئیمامی مسلم داهاتووە ئەی پێغەمبەری خوا فەزڵ و پلەپایی چییە ئەم بە ڕۆژوو بوونە فەرمووی یوکەفیڕ السەنەتە الماضیە فەرمووی تاوانی ساڵێکی پێشووی ئینسان ئەسڕێتەوە ئەو تاوانانی کە بچووکن و حەق و ناس نین ئەیسڕێتەوە ئیدەن ئەم دوو چیرۆکە تێکەڵ کراوە دێجا کراوەتە گومان بەڵام پەیوەندیان بە یەکۆ نییە دکتۆر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم نەهی کردووە کە مرۆڤ مسلمان بۆم نە چۆن نەهی کردووە لە کاتی هەڵاتنی خۆر و لە کاتی ئاوابوونی خۆران نوێژ بکرێت چووکەوە پەیوەندی بە بیر و باوەڕی کۆمەڵێکی ترەوەیە نەهیشی کردووە کە مسلمان لە جمعایە لە شەما بە ڕۆژوو بێ قەدەری خوا ئەمساڵیش تاسوعا و عاشورا کەوێتە جمعە و شەمەوە ئەمڕۆ و سبەینێ چۆن لەم جۆرە لە مەکروهکردنی ڕۆژوەکان تێبگەن کە ئەمەیان بۆ منە فەرمودەی پێغەمبەری خوای لەسەر صلی الله عليه وسلم دوایە چینە سەر پاداشت و فەزل و باسکردنی تاسوعا و عاشورا ئەوەشمانەیە کە سەلەمە ڕەزا و ڕەحمەتی خوای لێ دەڵێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ڕۆژێکی جمعە هاتە ماڵمان من بە ڕۆژوو بووم فەرمووی دوێنێ واتە پێنجشەمە بە ڕۆژووی وتومە نەخێر ئەی بەنیاز هەی سبەینێ بە ڕۆژووی وتومە نەخێر فەرمێتی دەبڕۆ بیشکێنانی بەسمەوەی ئەمە گونجێ ببێتە پاڵپشت بۆەوەی کە ئاساییە ئێمە جمعە و شەممەی تاسوعا و عاشورا بە ڕۆژوو بین قسەی جەنابەت لەوبارەیەوە ئەو عیبادەتانێکی ئێمە ئەیکەین لە نوێژ و لە ڕۆژووگردندا سێ جۆرن بۆ نمونە بۆی تەوزیح زیاتر بدەین نوێژێک هەیە فەرزە ئەو خوای پەروەردگار فەرزی کردووە نوێژێکیشمان هەیە سونەتێکن پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم کاتەکەی دیاری کردووە فەزڵ و پلەپایی دیاری کردووە فەرموویەتی هەر کەسێ ڕۆژانە 12 ڕەکات سنت بکە خوای تەعالی خانوویەکی بۆ دروستەکات لە بەهەشدا ئەمە سونەتی ڕەواتیبی پێوترێ سونەتێکی ترمان هەیە مەسەلەن سونەتی خۆرگیرانە سونەتی مانگگیرانە ئەم نوێژانەیە
ئەمە سنەتێکن دیاری کراون عیبادەتێکی ترمانەیە مطلقە دیاری نەکراوە مەسەلەن تو هەر لە خۆتەوە ڕووی دوورکات نوێژەکەیت لە ڕۆژوگردنیشە سێ جۆرە ڕۆژوویەکمان هەیە واجبە ئەم ڕۆژۆ واجبە بکەوێت هەر ڕۆژێکەوەی گریتیە ڕۆژوویەکی ترمانەیە دیاری کراوە دووشەمان و پێنجشەمانە ئاشوورایە تاسوعایە ذیلحیجەیە شەوالە ئەمە سنەتن دیاری کراون ئەمانە سنەتێکن دیاری کراون هەر کاتێک بیکەی لە ڕۆژی جومعەدا بێ یان شەممەدا بێ ئیشکالی تێدانێ بۆ ئەم ڕۆژووە ڕۆژووی سەبەبە من لەبەر ئەوە بە ڕۆژوو نابم کە ئەمە عاشوورە ئەمە ڕۆژێکە یەهودیدا بە ڕۆژوە بێ ینی هەموو عولەما فەرموون بۆیە دروست نییە بە ڕۆژوبی لەو ڕۆژەدا کاتێکە کە ئەو ڕۆژە بە گەورە تەماشاکی بۆ بوویەوت بەڵام من لەبەرەوە ئەو ڕۆژە بە ڕۆژوم تاسوعایە شەشەڵان نەک لەبەرەوەی کە ئەمڕۆ یەهودیەدا بە ڕۆژوو بن ئیدەن ئەم عیبادەتانەی کە کاتەکەی دیاری کردووە دیاری کراوە لە ڕۆژ و گردندا بکەوێتە هەر ڕۆژێکی ساڵ و ئیشکالی نییە ئەمە عیبادەتەکە سەبەبی هەیە هۆکاری هەیە بۆ نمونە لە دوای نوێژی عەسرەوە هەتا مەغریب نابێت نوێژ بکەیت نوێژی سنت بەڵام ئینسانێک ئەڕواتە مزگەوتەوە توانێت تەحیەت المەسجد بکە دەست نوێژ ئەگرێ ئەتوانێت سنەتی دەست نوێژ بکە بۆ ئەمە سەبەبێکی هەیە ڕۆژ و گردنی تاسوعا و عاشوورا هەر ڕۆژێکی تری ساڵ بێجگە لە فەرزەکان بکەوێتە ئەم ڕۆژانەوە ڕۆژی جومعە و شەمەوە هیچ ئیشکالێکی تێدا نیە پاشان ڕۆژوویەکی ترمانەیە کە ڕۆژووی تەتەووع ئەمەیان دیاری نەکراوە چ ڕۆژێکە لێرەدا ئیشکالەکە هەیە ئیشکالەکە لێرەدا هەیە ئیدەن لە فەرزەکەیان نییە لەو سنەتانەی کە سەبەبیشانەیە لەوەشدانەیە ئیشکالەکە لەوەیانە ئیشکال هەیە خلافەیە لە بینی زانایاندا ئەو ڕۆژانەی کە ئینسان ئەوێ بە ڕۆژوو بێ وکو سنەتی تەتەووع هیچ سەبەبێکی نییە حەزەکەم بەیانی بە ڕۆژوم ئەمە خلافی تیا لە بینی زانایاندا کە فەرمودەکەی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم کە فەرموویەتی ڕۆژی جومعە بە تەنها بە ڕۆژوو مەبن ئیلا ڕۆژێک لە پێشیا بگرن یا ڕۆژێک لە پاشیا بگرن یا ڕۆژانی ئەو حەدیسەی کا فەرمیە بە تەنها لە شەماندا بە ڕۆژوو مەبن ئەو حەدیسە لەگەڵەوەدا زۆرێک لە زانایانە فەرمون لاوازە حەدیسەکە ئەوەی کە بە تەنها باسی ڕۆژی شەممە ئەکات بەڵام ئەگەر بیشڵێن صەحیحە هەر ئەم سنەتە تەتەووعیا گرێت و نەک سنەتی سەبەب بۆیە لەمەیشاندا ئیجماعی زانایانەیە ئەگەر ئینسانێک ڕۆژناڕۆژێ وەکو ڕۆژووی داود بە ڕۆژوو بێ کەوتە ئەو ڕۆژوی شکالی نییە ئەگەر ڕۆژناڕۆژە عادەتی خۆی وابوو بەڵام کاتێک ئیشکالی ئینسان ئەو ڕۆژە بە گەورە تەماشا بکات لە غەیری ئەو کاتەدا ئیشکالی نییە ئینسان لە ڕۆژی جومعەشدا بە تەنها بە ڕۆژوو بێ لە ڕۆژی شەممەشدا بە تەنها بە ڕۆژوو بێ ئەوە قسەی زۆربەی زانایانە ڕەزا و ڕەحمەتی خۆیان لێبێ جەنابی دکتۆر ئێمە چەند ڕۆژێ بەر لە ئێستا کە بۆ منە دە ڕۆژەی مانگی زیلحیجە ئەوەی کە کورد پێڵێن نۆمینەی حاجیان دەیان فەرموودەمان هەیە کە بۆ منە ئیبن عومەر و ئیبن عەباس ڕەزا و ڕەحمەتی خۆیان لێ چوونەتە نێو بازار تەکبیرات و زیکر و یادی خۆیان کردووە قورئان خوێندن شەو نوێژ خێر و خێرات ینی پاداشتێکی زۆری هەیە ئایا ئەم دوو ڕۆژە بەدەر لە ڕۆژوگرتنەکە هیچ قەولێک هیچ فەرمودەیەکمان هەیە لەسەر بۆ منە ئایا زیکرکردن بێ سەدەقە بێ بەخشین بێ شەو نوێژ و قورئان خوێندن کەوا پاداشتێکی گەورەتریان هەیە لە ڕۆژانی ئاسایی هەندێک کاتێککە ئینسان کردەوەیەکی چاکی تێدا ئەنجامەدات یان هەندێک جێگە خێرەکەی لە هەندێک جێگە و هەندێک زمانی تر باشتر بۆ نمونە ئینسانێک کە لە کەعبەدا نوێژەکە خوار ئەرزی خوایە ئەو نوێژە جیاوازە لەم نوێژەی لێرە هەنی شوێن ئەیگۆڕێ ئەجر وە زەمەنیش ئەیگۆڕێت بۆ نمونە ئینسانێک لە نۆمینەی حاجیانە کردەوەیەکی باشەکەت ئینسانێک لە ڕەمەزان ئایکات ئینسانێک لەو ڕۆژانەیەکە کە گەورەیە ڕۆژەکە گەورەیە ئەم کردەوانە خێریان زیاترە لە کردەوەی غەیری ئەو ڕۆژانە یانی کردەوە بێجگەلەوەی نیەت ئەیگۆڕێ زەمان و مەکانیش ئەیگۆڕێت خێرەکان بۆیە بەڕاستی ئەم ڕۆکە جومعەیە لەگەڵ سبەینێدا کە شەممەیە تاسوعا و عاشوورایە ئەم دوو ڕۆژە ئینسان هەر کردەوەیەکی تێداکە خێرەکەی باشترە لە خێری غەیری ئەم دوو ڕۆژە بۆ چونکە ئەم دوو ڕۆژە پێغەمبەر بە گەورەی داناوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هانی هاوڵانی داوە کە کردەوەی چاکی تێدا بکەن ڕۆژووی تێدا بگرن کاتێکە هانی داوە ڕۆژووی تێدا بگرن ڕۆژوویکێکە لە کردەوە چاکەکان ئیزەن کردەوەی تریشی تێدا بکەین بەڵام ئەوەی کە لە پێغەمبەری خوا وارید بوو بێ لەم ڕۆژەدا یا لە هاوڵانی بەڕێزەوە
کردەوەیەکی تریان کرد بێ لە غەیری ڕۆژووکردن تێیدا وەکو نوێژکردن وەکو تەکبیراشتی وان نەبووە بەڵام ئینسان هەرکردەوەیەک لە کاتێکدا بە ڕۆژ و ئەوێ ئەنجامی بدا خێرەکەی باشترە ئەمینسانە ئیخلاسی باشترە بخوای پەروەردگار جەل جەلالوه ئەمینسانە لەواچێ لەم ڕۆژەدا دڵی بە هەژاران و بەنەداران خۆش بێ دڵی پیان ئەوە بێت کە خۆی برسێتی مەسەلەن بۆیە بەڵێ کردەوە بەپێی ڕۆژ بەپێی زەمن کرد خێرەکەی ئەگۆڕێ بە تایبەتیش لەم ڕۆژانەدا کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم باسی فەزڵەکەی کردووە کە دیارە کاتێک پێغەمبەری خوا فەرموویەتی نۆی محەڕەم ئینسان بە ڕۆژوو بێ ئەوە خێرەکەیەتی دەی محەڕەم نۆی محەڕەمیش ئەگرێتەوە چونکە فەرموویەتی ئەگەر ماین ئەیشی ئەگرین ئەویش ئەگرینەوە بۆی عولەما فەرمون من خێری دەی محەڕەمی هەیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پرسیاریان لێ کرد ئەی پێغەمبەری خوا تۆ فەزڵ و پلە و پایەی ئەم ڕۆژۆمان بۆ باسکە فەرمووی ئەم ڕۆژووە لای خوای پەروەردگار جەل جەلالوه تاوانی ساڵێکی پێشووی ئینسان ئەسڕێتەوە هاوڵانی بەڕێزی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بەردەوام لەسەر ئەم کردەوە چاکە بەردەوام بوونە وەکو ئیمامی ئیبن عەباس فەرمێ ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ ئەفەرمێ دوای ئەوەش کە ڕۆژووی ڕەمەزان واجب کرا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم مخەیەری کردین بەڵێ هانی داین بکەین بەڵام كنا نفعله ئێمە ئەم ڕۆژە هەر بە ڕۆژوو بووین تێیدا هەر کردەوەی چاکمان تێدا کرد بۆیە بەڕاستی ئینسان ئەبێ ئەگەر ئەم ڕۆژ کە جومعەیە لە دەستی چووە ئەمڕۆ ویستم دوایش ئەوە بپرسم کە ئەم ڕۆژ خەڵکی گەستا بەنانی بەیانی خۆیان نەیزانیوە ڕۆژە گرنگەکە بەیان نییە با هەوڵدا بەیانی لە دەست خۆی نەدات هەوڵ بدا بەیانی لە دەست خۆی نەدا با نەڵێ کاکە بەیانی شەمەیە نابێ بە تەنها بە ڕۆژ بن کاکە ئەمە ڕۆژووی سەبەبە ئەمە هۆکارێکیە هیچ ئیشکالێکی تێدانێ پێغەمبەری خوا صلی الله علیه و آله وسلم لە فەرموودەی سەحیحەدا پێمانی فەرمووە ئێوە عاشوڕا بە ڕۆژوو بن جا خۆی زانی عاشوڕا جارێکەوێتە شەمەوە خۆی زانی عاشوڕا جارێکەوێتە هەتا دکتۆر نەگەوەی کە لە بیریشی چوان لەناو موسڵمانانە خەڵکێکمان هەیە بۆونە لە نۆمینەی حاجیانە تەنها عەرەفە ئەگرێ ئێستش ئەڵێ ناتوانم یان بۆونە ئەهلی بازار و کەسەبەیە تەنها عاشورا ئەگرێت لە ئەگەرێکی واشە هیچ ئشکالێکی بۆ دروست نابێت ئەرزم کردی پێغەمبەری خوا یەقینەن وەکو زانایان باسێکن خۆ زانیوێتی ئەکەوێتە شەم و یەکشەمیشەوە ئەی بۆ نەی فەرمووە کاتێکە کەوتە شەم و جومعەشی لەگەڵا بگرن ئەی بۆ نەی فەرمووە کاتێک کەوتە جومعە شەمەشی لەگەڵا بگرن فەرمووی هەر کەسێکە گەشتە عاشوڕا با بە ڕۆژوو بێمە خێرەکەیەتی ئیدەن ئەمە سەبەبێکی هەیە بۆی ئەو برا بەڕێزانە ئەو خوشکە ئازیزانەی کە ئەم ڕۆیان لە دەست چووە باوڵدەن بەیانیان لە دەست نەچێ ئەو خێرە گەورە دەستی خۆیان نەدەن لەعەل ینی ساڵێکی تر ئینسان نەیاتۆ پێغەمبەری خوا فەرمووی ئەگەر ساڵێکی تر بێمەوە بە ڕۆژەوە بم بەڵام پێغەمبەری خوا نەگەشتەوە بۆی بەڕاستی ئینسان هەوڵدا ئەو خێرە گەورە لە دەستی خۆی نەدەن. جەناب دکتۆر پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێ سوێندم بەو کەسەی گیانی منی بەدەستە گەر ئێوە هەڵە و تاوان و کەم و کورتیتان نەبێ و لەو ڕێژەوە داوای لێخۆشبوون لە خوانەکەن خوا ئەتانگۆڕێ بە قەوم و گەلێکی تر تا ئەوان گوناه بکەن و داوای لێخۆشبوون لە خوا بکەن واتە خوا ئەوەندە تۆبە و پەشیمانبوونەوە گەڕانەوەی عەبدەکەی پێخۆشە وەکو چۆن ئەو بەسەراتەی کابرای حوشترەکەی لێبوونە بێ و هەموو پێداویستەکانی ئەو سەفەری بەسەر دوای ئەوەندە لە خۆشیە ینی ڕادەی خۆشحاڵی خوا بە گەڕانەوەی عەبدەکەی لە ڕادەی ئەو کابرایە کە هەموو پێداویستەکانی خۆی لەسەر حوشتەکە بار کردووە زۆرتر و باشترە. ئەگونجێ زۆر جار بەهۆی قسەی ئێمەوە ئافرەتێگەیە لە چک ناکە گەنجێکمانەیە جگەرە کێشە بۆ نمونە کەسێکمانەیە تا ڕادەیە نوێژی بەیانی سستە وامان تێگەیاندووە یان نەمانزانیوە بە زمانی حکمت ئەمە بگەێنین کەوا ئیدی ئێستا مرۆڤەوە ئەزانێ مادەم لە چک ناکە و مادەم بۆ نمونە جگەرە کێشە و مادەم کۆمەڵی کار و کردەوەی خراپیەیە ئیدی ئەم ڕۆژوگرتنەشی بۆ نییە تا چەند پێویستە ئێمە ئەم جۆرە خەڵکانە کە مەیلێکیانێ حەز و دەروونێکی ئاوەدانیان هەیە بۆ خوا بۆ پەیامەکەی بەم ڕۆژانە بەم هەموو پاداشتانە ئاشت بکەینەوە. بەداخەوە لە کۆمەلگای ئێمەدا خەڵکێک هەیە لە جاتی خوا فەرمان دەرەکات بەداخەوە هەنێم قسە قورسە هەنی بەواڵێ ئەم عیبادەت قبول نیە بۆ لێوەت قبول نیە بۆ لە ئاهلی ئاگریت هەنێ بەڕاستی ئێمەی موسڵمان ئەبێ بەردەوام مژدە بدەین بە خەڵکی ینی بەردەوام دڵنەوەی بدەین بە خەڵکی پێغەمبەری خوا وا بوو لە قورسترین کاتاکە ئیمامی ئەبوبەکر فەرمووی پێغەمبەری خوا ئەگەر تەماشای پێیەکانی خۆیان بکەن سێبەرەکەمان ئەبینن لا هیجرەتە پێغەمبەری خوا
ئارامی بڵاو کردو ما ظنك باثنين الله ثالثهم ئەنی بەڕاستی زۆر گرنگە ئینسان باشە خوای پەروەردگار ڕەحمی سەد ڕەحمی هەیە بۆ ئێمە باسی سەد ڕەحمی خوای پەروەردگارەکەین بۆ باسی غەزەبێکی خوا بکەین جل جلاله بۆ خەڵکە بۆ باسی ئەوە نەکەین خوای پەروەردگار یوبەدیل الله سەیئاتی حەسەنات سەیئاتی حەسەنات بۆ باسی ئەم هەموو فەزڵا نەکەین بۆیە بەڕاستی ئەو بەڕێزانەی کە لە تاوانی شاشین کە هەمومان لە تاوان ئاشین بەڕاستی تاوانەکەین بەڵام ئەو تاوانەی من ئەیکەم لەوای چ تاوانە نەبێ جەناب دویکە ئەو تاوانە نەبێ خوشکێکی تریکە هەرێکی بە شێوازی شەیتان خەڵەتاندوونی ئەمە بە فرسەتە ئەو خوشکە بەڕێزەی کە تەنان لەچکیشی بەسەرۆنیە ئەو برا بەڕێزەی کە خەریکی کارێکی خراپە خوای پەروەردگار کارە خراپەکەی بۆ نووسێ و کارە چاکەشی بۆ نووسێت ئەی تەوبە بۆ چییە ئەی گەڕانەوە بۆ چییە ئەی ئین الله یحب التوابین ئەی خوای پەروەردگار تەوبەکاری خۆش ناوێ لەوانەیە ئەم بە ڕۆژووبوونە کە ئینسان بە ڕۆژوو بێتیایدا بێتە هۆکاری وەشتەرخانی و ئینسانە بۆیە خوای پەروەردگار کۆمەڵی وێزگەی داناوە ئینسان بتوانێت لەم وێزگانە بگەڕێتەوە لەعلە لە وێزگەیەکیان بگەڕێتەوە وێزگەی ڕەمەزانی داناوە ڕەمەزانە ڕوا وێزگەی شەوالی داناوە شەوالە ڕوا خوای پەروەردگار وێزگەی نۆمینی حاجیانی داناوە شەوی قەدری داناوە و کۆمەڵی وێزگەی داناوە بەڵکو ئەم ئینسانە لە کاتێکا داشەڵەکێت جا بەڕاستی بۆیە ئەم وێزگانە ئەبێ هەموو ئینسانێکی مسڵمان ئەم وێزگانە بەگرن تەماشا بکات و هەوڵدا بە قسەیەکیش بە خەڵک سارد نەکات و لە عیبادەت مامۆستا ڕێز قسە کاریگەری زۆری هەیە یعنی باوەڕ بکە کاتێ ژیانی هاوڵانە خوێنیتەوە ژیانی پیاوچاکانە خوێنیتەوە ئیمامی بوخاری ئەو ئیمامی بوخاری کە صەحیحی بوخاریە نووسێ 16 ساڵی پێچێ ئەمڕۆ باشترین کتێبە لە دوای قورئانەوە بە یەک قسەیەکە یەک قسەیەکە مامۆستاخی ئیسحاق کوڕی ڕاهەوی خۆزگایەکێکەمەی بکردایە فەرمووی وەقع فی قەلبی یەک قسە ئیمامی شافعی شاعیر بووە لەناو حەرەمدا شعری بۆ خەڵک باس کردووە یەکێک لە زوبێریەکان ئەدا بەلایە ئەڵێ خۆزگا ئەم مێشکە بۆ شەرعتە تەرخان بکرا ئەفەرمێ ئەو قسە کاریگەری لێ کاکە قسە کاریگەری زۆر زۆری هەیە بۆیە بەڕاستی ئێمەی مسلمان با هەوڵدەین بە قسەکانمان خەڵک بەرەوەی ئیسلام ڕاکێشین با خەڵک وا لێ بکەین کە ڕەحمی خۆی پەروەردگار جەل جەلاله ئەوەندە ببێتە هۆکاری گەڕانەوەیان بێتە هۆکاریەوە کە خوایان خۆش بێ ئەوەندە غەزەبی خوای پەروەردگار پێغەمبەری خواش صلی الله علیه وسلم لە فەتحی خەیبەرا بە ئیمامی عەلی فەرمێ ئەگەر کەسێک لەسەر دەستی تۆ هیدایەت وەربگرێ و بێتە خواپەرست لە دنیا و ئەوەشی کە تێدا لای خوا خۆشەویستە ئەگەر بیبەخشی بارەکەڵە بۆ چونکە ئەم ئینسانە کاتێک کە تەحەولێک بەسەر ژیانی ئەهێنیت یعنی ئەم ئینسانە لە تاریکی ڕزگارێکی بەرەو ڕووناکی یعنی کارێکت کردو کاری پێغەمبەران بووە ئەم ئینسانە بۆ هەندە فەزڵ و پلۆپایەیە ئینسانێک ڕزگارەکەی لە دۆزەخ ئینسانێک ڕزگارەکەی لە عەزاب و ناڕەحەتیەکانی قەبر بۆیە بەڕاستی بابرایان و خوشکانی بەڕێز هیچ کەس سارد نەکەنەوە بە بۆنەی تاوانێکەوە خەڵک مەحروم نەکەین لە عیبادەت مامۆستا دکتۆر ببوورە ناکرێ زۆر جار مرۆڤ سوء ئیستیفادە لەمە بکا وەکوڵە ئیستیغلالی وەزعەکە بکات بڵێ مادام من لە نێوان ساڵی ڕابردوو داهاتووی نۆمینەی حاجیان و ساڵی داهاتووی تاسوع عاشورایە مادەم خوا لێم خۆش بۆ لە هەموو گوناهەکان با ئێستا لە هیچ گوناهێ نەپرینگێمەوە و بەردەوام بۆ منە غەیبەت و درۆ و لەوە چێ دەست پیسی و کۆمەڵێک شت هەیە با بیکەم مادەم خوا لێم خۆشە کاتە ئەمەش جۆرێکی ئیستیغلالکردن و سوء ئیستیفادەیە لەم ڕوحم و بەزەی و لێخۆشبوویەی خوای گەورە ئینسان لەوە چێ لە کاتی کردنی تاوانێکدا وەفات بکاتەوە مشکلەیە بەڕاستی خەڵکێک لە کاتی کردنی تاوان وەفات دەکات ئای ئینسانێکی عاقڵ ئەگەر لە ماڵ و حەمامێکی باشێ بێ بۆ خۆشوەردن بڵێ مادام من ڕۆمە خۆمەشم با بکەم خۆم بکەمە قوڕاوە ئەمە عاقڵە با خۆم پیسکەم باجلەکانم پیسکەم با دەم و چاوم پیسکەم با تۆز و خۆڵ بکەمە سەر خۆمە ئەمە عاقڵیە تاوانە تۆز و خۆڵەکە تاوانە ئێزانێک بڵێ مادام حەمامێک لە پێشمە کە عاشورایە پاکردنەوەیە کە تاسوعایە بە ڕۆژوو بوونە کە ڕەمەزانە یاڵا با تاوان بکەم ئەی کاکایگە لە کاتێ و تاوانەیە وەفاتی کرد خۆ ئینسان ئەجەلی بەدەست خۆنێ بۆی بەڕاستی ئەوە ئیشی ئینسانی عاقڵەیە ئیشی ئینسان عاقڵەوەیە هەموو دەقەی حازر بێ بۆ لێقای خوای پەروەردگار بێگومان جەنابی دکتۆر ئەو چەند خولەکەی کەمامانە حەزەکەم باز لە فەزڵ و پاداشت و پێگەی ئەم ڕۆژوگرتنەی تاسوعا و عاشورامان بۆ بکەی لە ڕوانگەی فەرمودەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه و طبعا وەکو ئیشارەتمان پێ کرد ئەم ڕۆژوگردنە فەزڵ و پلەپایەکی زۆر گەورەی هەیە هەر لە ڕووی مێژوویەکەوە تەماشایکەین بابەتێکە پەیوەندی بە وەلا و بەڕای ئینسانی مسلمانەوەیە وەلاءت
لە سەردەمی پێغەمبەر موسایان نەبووی کە فێرعەون زوڵمی لێ کردووە بەڵام ئەمڕۆ وەکو وەلایەک بوو ئەو بە ڕۆژوو ئەبیت و دژایەتی فێرعەونەکەیت وانە دڵخۆش بوونی دوایە من بەچی دڵخۆشم کە پێغەمبەر موسا سەرکەوتەوە بەسەر فێرعەوندا بە ڕۆژوو گرنەکەی ئەمڕۆ وەلایە ئەمە ئینسان هەر لە ڕووی مێژوویش خێرێکی دەستگیرە بێ ئەم وەلا و بەڕائە ینی بابەتێکی وەلا و بەڕایی تایە پاشان فەزڵ و پلەپایەکی تر ئەوەیە کە ئینسان کاتێک بە ڕۆژوو ئەبێ ئەمەلی تێدا سەوزە بێ ئەمەل یعنی ئەوەی کە چۆن خوای پەروەردگار لە دوای ناڕەحەتیەکی زۆر پێغەمبەرێک لە پێغەمبەرانی ڕزگار کرد لە زوڵم و ستەم ڕۆژێکیش دێکە ئێمە ڕزگارەکە لە زوڵم و ستەم ئەو خوای پەروەردگارە جەلە جەلالەوە یعنی ئەمە بیرکردنەوەیە لەوەی کە ئینسان بە ئەمەل بێت کاتێک بە خەیاڵی داهات فیرعەونێک بەم هەموو بێئەمەل نەبین کاتێک کە تۆ بە ڕۆژوو بیانی من بێئەمەل نیم خوای پەروەردگار من بێئەمەل نیم ئەو موسایی کە بێدەسەڵات بوو لە ماڵی فیرعەونا گەورەت کرد خۆت بۆ ئەوەی بە ترس و لەرز گەورە نەبێت لە ماڵی فەقیرەکە ڕۆژی بیشارنەوە لە ماڵی فیرعەونا گەورە بێ بۆی بە عیزەت بێ خوای هەر تۆ ئەتوانیت زاڵمێکی ئەم ڕۆژ بگۆڕیت هەر تۆ ئەتوانەی خوای پەروەردگار مصلحێک بێنی پێغەمبەر نەبێ وەکو پێغەمبەر موسا بێت فێرعەونێکی پێ لە ناو بەریت یعنی ئەمەلە ئینسان کاتێکە ئەمەلی بە ژیانە بوو کاتێکە ئەمەلی بە خەڵکدا بۆی خەڵکە ئەمەلتانە بێ گۆڕانکاری ئەبێت ئەمە بۆ خێرێکە لە خێرەکان ئەمە یعنی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەفەرمێ ڕەحمەت لەو کەسەی کە دڵنەوەی خەڵکەکات کە ئارامی لە نێو خەڵکدا بڵاوەکاتەوە پاشان ئێمە کارێکەکەین کە پێغەمبەر کردوێتی یعنی تۆ بە هەنگاوێکدا ڕۆی کە پێغەمبەری خوا بۆ هەنگاودا ڕۆشتەوە کە تەنانەت پێش پێغەمبەریش ئەرزم کردی لە فەرمودەی ساحەیەدا هاتووە ئەتباعی پێغەمبەر عیساش بە ڕۆژوو بوونە لەم ڕۆژەدا ینی کارێکەکەی کە چاوکردن لە پێغەمبەرانە لە پێشووترە باشە کابرایەکی قوڕەیشی بتپەرست ئەم ڕۆژەی بە گەورە داناوە لەو ڕۆژەدا بە ڕۆژوو بووە لەو ڕۆژەدا بەرگی کەعبەی گۆڕی و ئەی بۆ ئێمە نیک وەنیە ئەمە بەڕاستی پاداشتێکی زۆر گەورەیە پاشان تۆ کارێکەکەی هاوڵانی بە ڕێزی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەنجامیان داوە ینی ئەنجامیان داوە لە ڕۆژی قیامەتدا ئەو فەزڵەی کە ئیمامی ئەبوبەکر و ئیمامی عومەر و ئیمامی عوسمان و عائیشەی دایکی ئیماندارن و حەفسە و ئەم ئافرەتە بەڕێزان و پیاوە بەڕێزانە کردوانە تۆش ئەو کارت کردووە هەمان پاداشتیش بۆ تۆ دێ بۆیە بەڕاستی کارێکی زۆر گەورەیە من ئەڵێم با ئێمەی موسڵمان هەوڵدەین ئیستیغلالی فرسەتەکانی خوای پەروەردگار بکەین ئەمە فرسەتێک بۆی ڕوومان هەبێ بڵێن مع النبیین والصدیقین والشهداء والصالحین وحسن أولئك رفیقا بەڕاستی تۆ بەڕێی صدیقین و پێغەمبەران و ساڵحان و شەهیدانە ئەم ڕۆژەت بەرز ڕاگرتووە سبەی دوو سبەی ڕوشدەیە لەگەڵ ئەوانە بارەکە الله بیک پاشان ئەو دەرگایی کە ئاهلی ڕۆژوو تێوە ئەچنە ژوورەوە بۆ بەهەشت مەرجنی هەر ڕۆژی ڕەمەزان بێت لەواتیە کەسێک لە ڕەمەزاندا تۆبەی نەکرد بێت بەڵام ئێستا بگەڕێتەوە ئەم ڕۆبەیانی بە ڕۆژوو بێت بڕیاریدا بێ ساڵێکی تیش بە ڕۆژوو بێت بەڵام تاسوێ عاشوراگرێت دوایەوە ئەمرێت لە هەمان دەرگاوە چێتە ژوور سبحان الله بەڕاستیەوە ئەوە ئەبێت ئالی سیام بۆ چونکە لە ڕەمەزانە نەگەڕای ئێستا گەڕاوەتەوە یوبەدیل الله سەیئاتیهم حەسەنات خوای تەعالی بۆی گۆڕیوە و بڕیاریشی داوە بە ڕۆژوو بێ ساڵانی داوە خوای تەعالی بە ئالی سیام ئالی ڕۆژوو حسێبەکە لە دەرگای ڕێیانەوە چێتە باشتر جەنابی دکتۆر ئەگونجێ خەڵکێکی زۆر ئێستا بەهۆی تەمەنەوە یان بەهۆی نەخۆشیەوە یان بۆ ئافرەتانێک لە عوزرێکی شەرعیان یا کەسێک بۆونە سەفەرێک ئیش و بازاڕی ئیشی بازار ماندوێتی و کرێکاری ئەم چلەی گەرمای هاوینەی ناتوانێت بە ڕۆژوو بێ ئەم جۆرە مرۆڤانە هەر لە ئافرەتێکە و کە لە سووڕی مانگانەیە لە عوزرێکی بەونە مناڵی هەیە و شیری پێداتێ پیاوێک لەسەر قەرەوێڵەی نەخۆشیە چاوەڕێی کۆتا ڕۆژەکانی خۆیەتی کەسێ لە سەفەرایە کەسێ لەبەر ئەم تیشکی خۆرەیە خەریکی کرێکاری و پارویەکی حەڵاڵە ئەم جۆرە مرۆڤانە چۆن سوود لە تاسووە عاشورا وەربگرن ئێمە تا ئێستا خوامان نناسیەوە نەمانزانی خوا چەند بەڕەحمە بەڕاستی باوەڕکە بزانی خوا چەند بەڕەحمە سعدی شیرازیە فەرمی ئەگەر
سفرەی کەرەمی خوا لە قیامەتە ڕاخێت تەنانەت شەیتانی دەچێت بەڵێ منیش شتێکم بەڵکو دەست یعنی خوای پەروەردگار دوژمنی خۆی ڕزقەدا لە دنیادا ئەمە گەورەترین ڕەحمە ئەو گەورەترین بەزەییە مەبەستەکەم لەم قسە چی بوو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە فەرمودەیەکە کە لە صحیح ئیمام مسلم داهاتووە أفرمي إذا مرض العبد أو سافر كتب له مثل ما كان يعمل عليه مقيما صحيحا إنسانك لولاتي خوي دايا لا شيء ساخة چ عبادتي كردوا دوای نەخۆش ئەکەوێت یان سەفەرێکەکە بەهۆی ئەم نەخۆشەوە یان بەهۆی ئەم سەفەرەوە ئەم کردەوە چاکی بۆ ناکرێ خوای پەروەردگار هەمان کردەوەی چاکی بۆ نووسێت ئینسانێک عادەتی وا بوو هەموو ڕەمەزانێک چۆ بۆ ئەمرە واللهی ئەم ساڵ کە نەیتوانێ بڕاخوا بووی نووسیوە ئینسانێک هەموو ساڵێک تاسوعا عاشورا بە ڕۆژوو بووە ئێستا لەسەر جێگەی کەوتووە ناتوانێت واللهی خوای پەروەردگار بۆیە نووسێت خوشکێکی بەڕێز بەوەی نەخۆشی مانگانەیەوە بڕیاری داوە بە ڕۆژوو بێت بەڵام چی بکە کەوتوت خوای تەعالی شتێکی لەسەری نووسیوە بەدەستی خۆی نییە بە ڕۆژوو نییە خوای پەروەردگار کردەوە مە بۆ ئەم ئینسانە لەسەری بەردەوام بوو إذا مرض العبد أو سافر نەخۆش ئینسان بۆی نەخۆشی دەکردەوە ناکە یان بۆی سەفەرەوە نایکە هەردووکی خوای پەروەردگار حاچی لە ماڵەکەی خۆیان کردووە لە کاتی لە ساقەکە کردو خوای پەروەردگار بۆیە نووسێت دکتۆر ڕەحم بەزەییە بۆ ئەو کەسانش کە خەریکی کار و کەسابەتن دەڵێ ڕۆژێ پیاوێکی چوارشانەی باڵا بەرزی بەهێز و چاپوک دەچێتە نێو مەدینەوە هاوڵان دەفەرمون ئەگەر ئەمە لە ڕێی خوادا و لە جیهادی فی سەبیلیلایە ئەم هێز و قووەتەی خۆی سەرف بکردایە ئەوە زۆر باشترە و پێغەمبەری خوا صلی الله علیه و ئەم تێگەشتیان بۆ ڕاست دەکاتەوە دەفەرمێ ئەگەر بۆ منە ئەم مرۆڤە لە ماڵی خۆیان چێتە دەرەوە پارویەکی حەڵال لقمەیەکی حەڵالە باتەوە بۆ ماڵ و مناڵەکەی بۆەوەی لە حرام و لە عەزابی خوا بیان پارێزێ ئەمەش جۆرێکە لە عیبادەت کەواتە ئەو مرۆڤەش کە لەبەر تیشکی گەرمایە ناتوانێت بە ڕۆژوو بێ ئەم جۆرە لە کار و کەسابەتە حەڵالە بۆی ماڵ و مناڵی بەسەر بەرزی بژێنێ بۆ خۆی جۆرێکە لە عیبادەتێکە بەندایەتیەکە بۆ خوای پەروەردگار یەکێکە لەو بەندایەتیانێکی خوای پەروەردگار فەرمانی پێکردەوە بەڕاستی بەڵام ئێمە بەداخەوە عەبدایەتی بۆ خوای پەروەردگار هەر نوێژە هەر ڕۆژوو هەرەوە نییە بۆیە بەڕاستی تەماشاکە پێغەمبەری خوا صلی الله علیه و آله وسلم کاتێکە کابرایەک دێتە خزمەتی پێغەمبەری خوا تەوقە لەگەڵ پێغەمبەران ناکات پێغەمبەری خوا دەست دەبات ئەو تەوقەی لەگەڵ ناکات پێغەمبەری خوا فەرمی بوو فەرمووی دەستم زبرە حەز ناکەم ئەزێتە بم کرێکاریم کردو پێغەمبەری خوا صلی الله فەرمووی واللهی خوا ئەو دەستەی خۆشەوێت تەماشاکە پێغەمبەر تەوقەی لەگەڵ فەرمووی خوا ئەو دەستەی خۆشەوێت ئەم دەستە کرێکاری کردووە ئەم دەستە لەبەر لقمەی حەڵاڵ وای لێ هاتووە پێغەمبەری خوا ئەو هەڵە تێگەشتنی ڕاست کردەوە کە ئەم دەستە با زبریش بێ لەگەڵ دەستێکی نەرمە تەوقە نەکا بەڕاستی ئیسلام هەوایە ئیسلام گەورەیە ئیسلام ڕەحمەتە بەڕاستی ئیسلام بەرنامەی دنیا نییە بەتەنە بەرنامەی قیامەتیشە ئیسلام ئەفەرمێ کاتێک کە نوێژتان کە بڕۆن کەسابەت کەن فإذا قضيت الصلاة فانتشروا في الأرض وابتغوا من فضل الله بڕۆنیش کەن لە ماڵە مەبن بۆیە بەڕاستی عیبادەت جووری زۆرە یەکێک کەسابەت یەکێک مەسەڵ نوێژەکە شەریعەتی ئیسلام خوای پەروەردگار جەل جەلالوه زۆر بەڕەحمە کاتێ ئینسان عیبادەت هێناکە ئەزانێ بۆ نایکات ئەزانێ لەبەر ماڵ و مناڵەکەی کرێکاریەکات ئەزانێ ئەم خوشکە لەبەر نەخۆشی نایگرێت بۆیە خوای پەروەردگار هیچ لە موڵکی کەم ناکات هیچ لە موڵکی خوا کەم ناکات ئەگەر پاداشتێکی بۆ بنووسێ یەقین دەبێ خوای پەروەردگار بۆیە نووسێ بەڵام بەڕاستی ئێمە تا ئێستا خوامان نەناسیەوە بۆیە خەڵک مەویسەکەین لە ڕەحمی خوا بەداخەوە من شتێکی ئەوتۆم نەماوە حەزەکەم کۆتا قسە و پەیامی بەڕێزت ببیستم لەسەر گەورەی و فەزلی تاسوعا و عاشورا یا شتێ من نەمپرسی بێ و جەنابەت پێویست بکە ئاماژەیەکی پێ بکە خی گەورە بتان پارێزی خۆی تالا پاداشتی جەنابەت و برایانەی پشتی کامێرە و ئەو بەڕێزانەی کە گوێمان لێگرن با هەوڵ دەین ئەمڕۆ لەگەڵ بەیانیدا بە باشترین شێوە عیبادەتی تێدا بکەین بۆ خی پەروەردگار جەل جەلالوه هەوڵ دەین ئەم فەزڵە گەورە لە دەست نەدەین ئەگەر ئەم ڕۆژمان لە دەست چووە کە فەزڵی خوایەت نۆ پێش دەیە ئەمڕۆمان لە دەست چوو بێ وریان نەبوو بێتینەوە با بەیانی وریابینەوە بە ڕۆژوو بین بەڕاستی هەر هەمومان خاوەنی کۆڵێک لە تاوانین هەرێکێک لێمە بێگومان هەرێکێک لێمە ئەوەندە تاوانمان کردووە لە ڕوومان نەیە لای خەڵک باستی کرد لە ڕوومان نەیە بینوسینەوە
لە ڕوومانەیە لە فۆڵدەری کۆمپیوتەرەکەشمانە داینین لە ڕوومانەیە لە مۆبایلەکەشمانە داینین بینوسینەوە نەبادا ڕۆژە یەکێک بیبینێ هەمومان خاوەنێ دەتاوانین بە هەوڵ دەین ئەم ڕۆژە بە ڕۆژوو بین هیچ نەبێ بەیانی بە ڕۆژوو بین ئەگەر ئەمڕۆ نەماگردووە بۆی ئەو تاوان و سەرپێچیانەی کە خوای پەروەردگار لەسەرمانی نووسیوە بە ڕەحم و کەرەمی خۆی هەر هەمووی بسڕێت. اللهم آمین. بەڕێز دکتۆر شاخەوان سیا مەنسووری دکتۆرا لە زانستەکانی فەرموودە زۆر سپاس دەکەم خی گەورە پاداشتی بە خێرداتەوە. خۆتان ڕازی بێ خۆی تەعالا مەحفوظتان کە لە هەردوو دنیا. بەڵێ بینەرانی عەزیز و خۆشەویست جارێکی تر سپاس بۆ ئێوەش کە تا ئەم ساتە بینەرمان بوون بە ئومێدیەوەی هەمومان بتوانین لەم دوو ڕۆژە پیرۆزەدا خوا لە خۆمان ڕازی بکەین و خەرمانێ لە پەرستش و لە عیبادەتەکان کۆ بکەینەوە تا بە یەگەیشتنەوەیەکی تر بەخوای گەورە و مێرەبانتان ئەسپێرم خواتان لەگەڵ.